هەشت شانەکانی لەشمان ئۆکسیجنەری بۆ چاومان. گروپی شاخەوانی ماردین لە ساڵی 2016ەوە دەستی بە کار و چالاکیەکانی خۆی کردووە، خاوەنی مۆڵەتی فەرمی و ئەندامی یەکێتی شاخەوانانی کوردستانە. ئەم گروپە شاخەوانیە وەرزشیە کۆمەڵی چالاکی جۆر بە جۆری هەیە، وەکو شاخەوانی، وەرزشی بەیانیان، مەلەوانی، پاسکیل سواری. بە خۆشحاڵیەوە ئەڵێم ئەوە ماوەی چەندین ساڵە وەرزشی بەیانیان لە ڕۆژانی یەکشەمە، سێشەمە، پێنجشەمە بە هاوکاری و پشتیوانی چەند ڕاهێنەرێکی بەڕێز لە ستافی ڕاهێنەرانی گروپ بەڕێوە ئەچێ. چالاکی وەرزشی شاخەوانیمان هەم وەکو وەرزش و وەکو ئارەزوی شاخەوانی بۆ ماوەی چەندین ساڵە بە شێوەیەکی ڕێکوپێک لە هەفتەیەکدا ڕۆژێک بەڕێوە دەچێت. لەو ڕۆژانەی کە لە ناو شارە ئەمێنینەوە لە شاخەکانی دەوروبەری شار وەکو شاخی گۆیژە، وەکو مەحموخانی دەزڵی، وەکو شاخی هەزارمێر چالاکیەکەین و هەندێک جاریش بۆ چالاکی شاخەوانی ئەچینە لوچکە بەرزەکان و شاخە دوورە دەستەکانی ناوچە دوورەکان و ناوچە سنووریەکان و ناوچە جۆر بە جۆرەکانی کوردستان. بۆ ئەمەش ئەتەکێت و بنەما و پرینسیپەکانی شاخەوانی پەیڕەوەکەین لە بوونی ڕێبەر و گرتنەبەری سەلامەتی و هەموو ئەو ئەتەکێت و بنەما و پرینسیپانەی کە پێویستە لە بەرچاو بگیرێ. و بە خۆشحاڵیەوە ئێمە چالاکی مەلەوانیمان هەیە، هەم لە مەلەوانگەکانی ناوشار، هەم لەو چەمو ڕووبارانەی کە شیاوی مەلەکردن و بێمەترسین ئەندامانمان لەوێشا خۆیانیان سەلماندووە. و تیمی پاسکیل سواری گروپەکەمان بە خۆشحاڵیەوە چالاکی ئەنجامەدەن، دەچنە دەرەوەی شار، ڕێگا دوورەکانە بڕن بە دوورایی چەندین کیلۆمەتر بە سەرکەوتوانە. ئەوەی جێگەی دڵخۆشیە سپاس بۆخوا لە بە هۆکاری پەیڕەوکردنی بنەما و ئەتەکێت و پرنسیپ و یاساکانی وەرزشکردن تا ئێستەکانێ ئەندامانمان سەلامەت بوون لە هەموو ڕوویەکەوە کە فەزلی ئەمەش ئەگەڕێتەوە بۆ گوێڕایاڵی ئەندامان و بۆ دڵسۆزی و چاک ڕاهێنان پێکردنی ڕاهێنەرانمان. جێ خۆیەتی لێرە دەستخۆشی لە هەموو ئەو کەسانە بکەین کە بە خەمی باش بەڕێوەچوونی کاروبارەکانی گروپی ئێمن لە پێشی هەمویانەوە برادەرانی ڕاهێنەر بەڕێز دکتۆر لوقمان، مامۆستا نازم، کاک دڵشاد و کاک فەرەیدون و هەر کەسێکی تر لەو دەستەیە کە ئەرکە کێشەی بە وەرزشی بەیانیانەوە بە تایبەتی و هەروەها دەستەی کارگێڕی گروپیش بۆ ڕێخستنی گەشتی شاخەوانیەکان و هەموو چالاکیەکانی تر. ئێمە خۆشحاڵین کۆمەڵێک خەڵک کە تا ڕادەیەک تەمەنیان هەڵکشاوە، بەڵام بە ڕۆحێکی گەنجانە و خوێنێکی گەنجانەوە بەیانیان ئامادە دەبن، هەفتانە بۆ شاخەوانی ئامادە دەبن، بەشداری دەکەن، چالاکی دەکەن و ئەکرێ بڵێن سوودێکی زۆر بینراوە و ڕوویەکی جوان و شارستانیانە لە ئیشەکا بەدی ئەەکەین و ئێمەش وەکو هەر خەڵکانێکی تر لە وڵاتانی دراوسێ و چەند وڵاتێکی دەوروبەر کە ئەبینی وەرزشتیان نابووە بە جۆرێک لە فەرهەنگ و کولتورێکی پێشکەوت و بەدی ئەکرێ، ئەم شتە خۆشبەختانە لەم ناوچەی ئێمە بەدی ئەکرێ. جێی خۆیەتی ئێمە سپاسی کارگێڕان و کارمەندان و ئەو کەسانەی کە هیلاکە بن بە پارکی ماردینەوە بە پارکی ماردینەوە دەستخۆشیان لێ بکەین و سپاسیان بکەین و ئێمەش لای خۆمانەوە پاک و خاوێنی و خزمەتکردنی پارکەکەمان هەمیشە لە ئەستۆ گرتووە گرنگیمان پێیاوە. ئێمە لێرەدا دەستخۆشی تەواومان هەیە بۆ ئامادەکەرانی بەڕێز لە بەرنامەی پەیامی ڕۆژ لە کەناڵی پەیام بۆ ئەم بەشداری پێکردنەوە بۆ ئەم بەسەرکردنەوە. هیوامان تەندروستی و سەلامەتی تەواوی وەرزشەوانان و بە دیاریکراوی شاخەوانان و هیوای سەرکەوتن بۆ ئەم ستافە بەڕێزە شەخوازین. سپاسی هەموو لایەکەکەین.